ستران عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەخێر هاتی کاک ستران بەخێر بێ سەرچاو بیرۆکەی کۆکردنەوەی ئەم نووسینانە ئەگەڕێتەوە بۆکەی. بەڵێ خۆی تەبان ئەم کتێبە بەرهەمی هاوبەشی ئەم دامەزاوی سەرۆجەڵات تاالبانی و کە مختصە بە کۆکردنەوەی نووسینەکان و هەموو بەرهەم و تراسی مامزرال و هی مەکتەبی ڕاگەاندنێکی تریشمانی کوردستان. کاتی خۆی ئەو وتارانەی جلای مامزار کە لە گۆڤاری خاک بەڵیان کردەوە و کتێبێک پرۆژەی هاوبەشی نێوان کوردستانی و گۆڤاری خاک دەستگای خاک بڵاومان کردەوە و ئەو نووسینانەشی کە لە ڕۆژنامەی کوردستانی نوێ بڵاو کرایەوە ئەم جارە یعنی هەموو ئەو کتێب هەردوو کتێب زایدن ئەو نووسینانی کە نوقسان بوون ینی ساخ کرایەوە کە ئەم هی مامزرارە یا باڵێن نووسیەتی هەرگیمان ئەم لە خاک هەندێک نوقسانی تیا بە هەم لەوەی کوردستانی هەندوو نوقسانی هەبوو هەرگیمان ساخ کردەوە و بڵاو کرایەوە وتارەکان ینی تایەتی کە ساخ نەبوو بێتەوە ئێسش هەیە ئێسش هەیە هەم لە کوردستانی نوێ خاک کەمتر لەبەری کۆڤارێکی مانگانە بەڵام هێشتا لە کوردستانی مەسە هەندێک نووسینەیە چکە مامزەر لە ڕاستیە جگەلەوەی کە سەکردێکی گەورەگە لە کەمام و ڕۆژنامە نووسێکش بوو مامزە هەواڵیشی نووسیوە راپۆرتشی زۆر ینی لەبەرەوە ساختکردنەوەی ئەمە کاتێکی دەوێت چونکە هەندێکی بە شێوازی خۆی نووسیوت هەندێکی بڵێن وەرگێڕانە بابلێن شتێکی کردنەوە بۆیە ساختکردنەوەی کاتێکی دێ بەس ئەوانەی کە سەر لە کتێب بڵاوەتەوە ساخ بۆتەوە کە هەمووی نووسینی جنای مامزەرە هەندێکی تایە بە ناوی کوردستانی نوێەوە نووسێتە بە ناوی کێتەوە بەڵام هەندێکی ڕاستەخۆ بە ناوی خۆی نووسێتی بڵێن وتاری خۆی اینجا تایەتی وتاری سیاسیە تایەتی بڵێن گێڕانەوەی یادەوەریە بەشێکی زۆری ئەم نووسینانە بە تایبەتەوەن کە لە گۆڤاری خاک بڵاوبووتەوە بیرەوەری و یادەوەریەکانی خۆیەتی بەشێکی ئەو نووسینانی کە لە کوردستانی نوێیە هەم یادەوەری تێدا هەمیش بابلێن ئاراستی سیاسی تێدا بەسەن بۆ یەکێتەکان بۆ بڵێن نووسینی سیاسین بۆ ئەو ڕۆژەی کە نووسیوەتی و بەشێکشی ڕخنەی ڕۆژنامەوانین لە بڵێن لە وای ڕاگەاندنە کە ئەبێت چی بێ هەندێکشی بەشداری لە بواری ڕووناکبیری کوردستانانی کە بڵێن لە وای ڕووناکبیریە چی پێویستەکە هەندێک لەو نووسانیش تێدا ئەمانە بیان تقریبان هەموویمان ساخکرۆ ئەزایمە یەک لەکلای بۆتە هەم ئەوانی خاک هەم ئەوانی کوردستانی ئەم کتێبی دروست بووە. بەڵێ ئەتوانین بزانین لە کوێ دەستی پێ کردووە ئەگەر بیکی یان بە شەکانی ناو کتێبەکە طبعاً خۆی نووسینی مامزار جنای مامزار زۆر لەبەرەوەی نووسین بەشێک بۆ لە دنیابینی و بەشێک بۆ لە ئەدەواتەکانی و بۆ خەبات تێکۆشان لە ناو بستنی سیاسی کوردستاندا لەبەرەوە بڵێن زۆری نووسینی هەیە ئەمانەی خاک و کوردستانی تەوان لە پێشکەشە باسمان کردووە جنای مامزار نووسینی تریشەیە بە کوردی لە گۆڤاری دیکەشە لە گۆڤاری مەسەرن پێشمەرگە لە گۆڤاری ڕێبازی نوێ لە گۆڤاری مرۆڤایەتی لە چەند گۆڤارێکە نووسینی تری هەیە ئەوانش بۆ پێشەکی بوو هەندێک کتێبیش نووسیوە یان ئەوەشی تێدا بەس ئەمان هەردوی ئەمانی کوردستانی نوێ هۆی بڵێن خاکە ئەوانەی کوردستانی 92 دەست پێ دەکەواتە لە دوای ڕاپەڕینەوە ئەوانەی خاک لە 99 دەست پێ کە دەستگای خاک دامەزرا جنای مامزار بۆ پشتیوانیکردنی ئەو دەستگایە کە لە دەرەوەی دنیابینە لە دەرەوەی بڵێنینی حزبی و باشە دەرچوو بۆ پشتیوانێک لەو بوارە فەرەنگیە بوتاری مانگانە وتارێکی دەنووسی بۆ گۆڤاری خاک گۆڤاری خاک جناب هێرۆخان خاوەنەتیار سەرنووسەری بوو سەرپەرشای دەستگای خاک بوو لە ناوی شە گۆڤارەکە مامزەران هەندێک وتاری لێوە نووسیوە ئەو وتارانەی کە لە خاک نووسیوەتی بیرەوەری مامزەران ئەو کاتەی کە گەنج بوون کە بڵێن تێکۆشانی کردو لە بواری سیاستا و ئەو کاتەی کە بڵێن لەناو پارتیا بوون تەمەن پارتی کورد یەک حزبیە بۆ لەو کاتە پارتیە یەکگرتووەکە موحەدەکە کۆمەڵێک مامزایی وتاری مامزایی تێدایە لە باسی بیرەوەریەکانی خۆی دەکات لەگەڵ تێکۆشەرانی خەسڵەتی هەرە گرنگ لەم وتارانەی کە لە خاکە نووسیوەتی مامزەران وەفاداریە واتە وەفاداری بۆ هۆ ڕفیقانی خۆی کە لە تێکۆشان لەگەڵی بوون هەیە خلافی لەگەڵ هەبوونە مەسە بۆنە مامۆستاکەری محمد لە حزبی شیوعی خلافیە بۆ بەڵام مامزە وەکو مامۆستا ناوێنێ لەبەرەوەی مامۆستای خۆشی بۆ ئەو کاتێک کە خوێندکار بۆ لە کۆلیژی لە بڵێن لە کۆیە بەڵام خلافی سیاسیان هەبووە بەڵام ینی کە دەیخوێنیتەوە لە دەرەوەی
تێڕوانی سیاسی جیاواز وەکو مامۆستایکی خۆی زۆر احترامی دەگرێت زۆر پەسەندەکە بەشێکی تریشی لەسەر شەیدەکانە لەگەڵ ڕەفیقانی تری کە کۆچیان کردووە یعنی لە ڕاستیان زۆر ئەدەبیاتی زۆر نازدار هەم لە ناساندنی ڕەفیقانی خۆی لە تێکۆشان هەم لە وەفاداری بەرامبەر بەم تێکۆشەرانە و هەندێک دریش تێدایە مەسەن وتای تێدایە مەسەن وتای تێ لە ڕووی فەرەنگیەوە مەسەن مام جەلال باسی دەکات چۆن حەسەن زیرەکی ناسی چۆن بدی رادیۆ کوردی بەغدا یعنی چۆن ڕۆژنامەی خەبات دەرچووە بەس بە خاوەن امتیازەکەی جەنابی مامۆستا برای محەممەد بووە مام جەلال ئیشی تیا کردووە و ئەمانی هەمووی بڵێن بە تاریخ نووسیوێت ئەوانەی کوردستانی نوێ دوو بەشە وەکو بەشێکیان وتم ینی ئاراستی حزبیە واتە تێڕوانەکانی خۆیەتی بۆ کادانێکێتی چی بکەن چۆن خەباتکەن چۆن تێکۆشان بکەن لەسەر مەسەری ژن تایەتی لەسەر مەسەری ڕووناکبیری تایەتی حتا ینی تێبینی زمانەوەی تێدا لەسەر کوردستانی نوێ وە خۆی داماناوەتەوە لەبیرمانە تایەتی مەسەن ینی ڕخەیتون لە کوردستانی دەگەڕێت بۆ ئەم وڵاتان کرد ئەم واتان نووسێواتانی کردووە یعنی زۆر چکە مامجەرە زۆر بە وردەکاریەوە چاودێری ڕاگەاندنی دەکرد و چاودێری کوردستانی دەکرد بە تایبەتی و هەندێکشی هاندانە بۆ بە ئازادی بنووسی هەندێکیان لەسەر مەسەری ژنەکە بۆ نەموتایەتەیە بۆ لە کۆنگرەی دواژن نەبوو بە ئەندامی سەرکردایەتی ڕووی دەکاتەوە کارەکەی چییە هەندێکشی دیسانەوە لەگەڵ لەسەر تێکۆشەرەکانی ترێتی ئەوانەی کە لە سەدەمی پارتیە لەگەڵی تێکۆشانیان کردووە ئەوانەی بەسەرم بۆ نەوتارانی کە لەسەر مامۆستا برای محەممەد نووسێتی لە تقریبا 12 وتایەتەیە لەسەر مامۆستا برای محەممەد کە چۆن خەبات دەست پێ کردووە مامۆستا برای تێکۆشانی کردووە تایەتی مەسەلەن لەسەر ڕەفیقانی خۆی لە بڵێن لە قۆناغ حجاجەکانە و هەروە تیاشێتی لەگەڵ لەسەر ڕەفیقە شەیدەکانی خۆی ناو مەسەل لەسەر خاڵە شاب تایەتی لەسەر بڵێن تێکۆشان لەناو کتێبێت لەسەر بەسەرن بۆ نمونە دکتۆر عەزیز شەمزینی تێدایەتی زۆر بیرەوەی تێدا وەکوتم خەستەتی سەرەکی ئەوەی خەڵکانەدا کە لەسەر شەیدەکان بنووسن لەسەر تێکۆشەرەکان بنووسن باسی ڕەفیقانی خۆیان بکەن لە تێکۆشانە مامجەر کەمترین باسی خۆی کردووە لەو نووسینانەیە ئەو نووسانی کەسنە قوتابی یادەوەریەوە کەمترین باسی خۆی کردووە قەت مەدحی خۆی تێدانێت دایمەن ڕەفیقەکەی دایمەن ڕەفیقەکانی خۆی دایمەن تێکۆشەرەکان دایمەن ئەوانەی کە لەگەڵ یا خەباتیانی کردووە ئەم خەستەتان لە نووسینەکانی مامجەرا هەیە تەوان ئوسلوبی مامجەرایش ئوسلوبێکی زۆر ئاشکرا و دیارە بێگرە و گۆڵەیە لە نووسینی سیاسیە زۆر لە ڕاستی ئەم ئەدەبیاتە پێویستەکە کۆ بکرێتەوە تەوان ئەمە نووسینی ڕاستەخۆی مامجەرا تەوان نووسین تەبیعەتەکەی وایە کابێت بۆی دانیشی بی لێ بکەیتەوە بەرنامی بۆ دانی ڕەنگە خیتابێک بدەیت بە جۆرێکتر مامجار نووسینێ بە عەرەبیش نووسی و هەروە بەنگلیزیش و زۆر نووسینی ترێ بە زمانەکانی تریش کە تەرجەمە کراوە بەڵام نووسینە هەرە زۆرەکانی ئەوانن کە بە کوردی و بە عەرەبی کتێبشی هەیە تەنها ئەو نووسینانن کە بە زمانی کوردی ئەمانە بە زمانی کوردی و لە کوردستانیەوە و لە خاک بڵاوبوورێتەوە ئەمە ئوستوبی ئەم کتێبە چی دەرەخە ئوستوبی ڕۆژنامە نووسی مامجار دەرەخە یعنی شێوەی تەشویقی هاندان بڵێن مەسەرەن بینەکە بڵێن وشەکانی مامجار وشەی زۆر ئاشکران ڕەنگە مەسە بۆن لە وتارێکی فکریە ئەگەر لە گۆڤاری کۆمەڵە بڵاوی کردێتەوە تۆزێک قۆڵتر نووسێتی فکریە بەڵام ئەمە ڕاستەخۆ بۆی خەڵک هەم زۆرتری خەڵک بیخوێنێتەوە بۆ تاریخی نووسێتی زۆر کتێبی تر بڵاو کراوەتەوە لەم جۆرە نووسینەکانی مام جەلال یادەوەریەکان زۆری تریش ماوە زۆری تریش هەیە بەڵام ئەم کتێبە چی جیاکاتەوە لەو کتێب ئەم کتێبە لەوە جیاکاتەوە کە یەکەم شێوازی ڕۆژنامە نووسیە واتە مامجای ڕۆژنامەسمان بۆ دەرەخە مام جەلالی سەکردەمان بۆ دەرەخە لە بواری نووسینە لە زۆر بواری جیاوازی لە بۆی نووسینە مەسەن کتێب مەسەن مامجا کتێبی هەیە لەسەر لە بوارێک نووسیوێتی کتێب هەیە بە ناوی یەکێتیەوە نووسێتی کتێب هەیە بە ناوی خۆی نووسێت بەڕای خۆی تێدایەتی کتێب هەیە مەسەلەن مناقەشاتی فکری تێدا لەسەر یەکێتی نیە لەسەر عێراق لەسەر دنیاە بە شێوەی گشتی ئەو کتێبانەی کە بەڵام زۆربەی کتێبەکانی لەسەر مەسەلەی کورددا هەندێکی لە ڕوانگەی یەکێتی و هەندێکی لە ڕوانگەی خۆیەوە چونکە ئێمە باسی مامجارەکەن کە زیاد لە 6 ساڵ خەباتی کردووە لە بەرەوە قۆناغی جاجای سیاسی تێدا هەیە ئەو نووسینی هەیە خیتابە ئەوانە بێ ئەوانش کۆ بکەنەوە ئەم قەترێکە لە دەریاشی فراوانی نووسینەکانی مامجار مقابلە هەیە ئەبێنە کۆ بکرێتەوە وانی دیارەکانی مامجار چاپەکردنانی مامجار وتار هەیە مامجار لە کۆنگرەکانە مەسەن لە کۆنگری یەکێتی کۆنگری دوو کۆنگرێسیە وتاییدا
پێویستە ئەمە کۆ بکرێنەوە وتار هەیە بڵێن ینی گوتن هەیە واتە محاضرات هەیە محاضراتی جەنابی مامزال هەیە لە خولی کادران وتوێتی لە خولی بڵێن فەرماندەی پێشمەرگەکان وتوێتی لە خولی ڕۆژنامەنووسی وتوێتی ئەمانە کۆ دەکرێتەوە وتاری مامزال هەیە لە دیداری لەگەڵ بۆنە لەگەڵ کارمەندەکانی خاک لەگەڵ کارمەندەکانی کورسان لەگەڵ کارمەندەکانی کوردستانی نوێ لەگەڵ کارمەندەکانی ڕاگەان دەبێت ئەمەمانە کۆ بکرێتەوە اینجا ئەگەر کۆکرا ئەینجا ئەتوانی وێنەیەکی گشتگیر لەسەر ئەدەبیاتی مامزال کۆکردن ئەوە ئەمە هەوڵێکە بەڵام بەشێکی لێزگەیەکە لە وێزگەکان زۆری ترماوەکەم پێم وایە دامەزراوەکانی یەکێتی نیشتیمانیەکان دەتوان کاری لەسەر بکەن دامەزراوە ڕووناکبیرەکانی دەتوان کاری لەسەر دامەزرای سەرۆک جۆرا تاڵبانش دەتوان کاری لەسەر کرد کۆی کەنەوە ڕۆژێک بگەین ئاستێک کە هەموو بڵاوکراوەکانی هەموو بەرهەمەکانی مامجەلال کۆ بکرێتەوە و ئەم ئەدەبیاتە دەوڵەمەندە هەم بۆ یەکێتی هەم بۆ بزنەوەی کوردایەتی و هەم بۆ بزنەوەی ڕۆشنبیریش و بۆ بزنەوەی ڕۆژنامەنووسی گرنگن کۆ بکرێنەوە ئەگەر ئەم کتێبە بکەوێتە بەردەستی گەنجێک لە داهاتوە چۆن پێناسەی هەواڵ مامجەلالەکە زۆر شتی تێدایە کە زۆر نووسین تێدا باسی مامزە باسی جەنابی مامزە باسی گەنجێتی خۆی دەکات تەبەن زۆر ئەمە وتارەکانی مامزەلە لە دوای 92 لە ساڵ 1991ەوە باڵێن کە ڕاپەڕین بۆ هەتاوەکو نەخۆشکەوتنی جەنابی مامزە 2013 ئیتر نووسین و وتایی نەماوە بەڵام وتایی تری مامزای شێ لە گۆڤاری لە گۆڤارەکانی کوردیەکانی کە لە شەستەکان دەرچوونە نووسینی تری هەیە لە ڕۆژنامەی خەبات بە زمانی کوردی و بە زمانی عەربیش ئەوانەش دەبێت کۆ بکرێنەوە ینی ئەوانە بۆ کۆنەکرانەوە ئاخر لەبەری نابێ هەمووی جار بێک جار بێت چکە بێ محەتات بێ وێزگەی جیاجیا بێ قۆناغی جیاجەکان بێ و ئەمە جوودێکی زۆری دەوێت ناکرێت لەسەر ئەوەی کە هەموو هێشتا کۆنەکراوەوە ئەمانە خەنجارە بێ پێشە شتێک ئەوەی کە کۆ دەکرێتەوە چاپ بکرێ دوای ئاخرجار بە کۆبەرهەمی جەنابی مامجەلال بکرێتە کتێبێک و ئەوش پێم وایە دامەدەستگاکان دەتوان وردۆ تاواکەری یەکتری بن لەم بوارە قۆناغە زۆری ماوە کە تەواوی نووسین و لێکۆڵینەوەکان و تارەکانی خۆی ئینەکانی مامزەل زۆری ماوە دەنا ینی پێم وانێ جوود ینی ئەو کەسانی کە ئیحتیمام بەم توراسە دەن ینی درێغی بکەن لە وجوددا بەڵام ینی ماشاءالله هەموو تەمەنی مامزای کۆ ناکرێتەوە بەڵام دەبێ وردە و کۆی بکەین و کە ئەگەر هەندێک لەم بەرهەمانە بڵاو کرانەوە ئەوانەشی کە خۆیان شتیان لایە لە نووسین لە بەرهەم لە نامی لە ڕاستیە نەک نووسینەکانی مامزال یان یەکێتی نیشتیمانی کوردستان و جەنابی مامجەلال خاوەنی زۆرترین نامەنووسینن یعنی هەزاران ڕەنگە هەزاران نامی هەبێت لای خەڵک کە بۆ خەڵکی نووسیوە ئەوی کە خۆی هەڵی گرتووە مەسەڵەن بۆ فترەیەک خوشکی بەڕێزمان هێلوخان زۆری کۆ دەکردەوە بەشێک لە توراسەکەی کردەوە هەشە نامەیە لای خەڵکە مەسەڵەن نامەیە بۆ می ناردۆ بۆ هەزاران کەسێن بۆ منداڵی ناردۆ مامزان نامی بۆ ناردۆ بۆ گەنجی ناردۆ پێویستە ئەم بەرهەمانە کۆ بکرێتەوە ئەوەی لەم کتێبە هەیە مەسەڵەن مامزا باسی بیرۆکەکانی خۆی دەکات لە چلەکان لە کۆیە چۆن دەستیان بە خەبات کرد چۆن دەستیان بە تێکۆشان کرد چۆن با بڵێن لەگەڵ مامۆستا کەریم ئەحمەدی ئەندای مەکتەبی سیاسی حزبی شیوعیە چۆن لەگەڵیان لە مەسەلەی کوردنەتەوە یان نەتەوە نیە جیاوازە لەگەڵیا بەڵام چۆن احترامی دەگری ئەو کاتەی مامۆستا کەریم ئەحمەد سجن ئەکرێ دوای سجنکردنی هەوڵەدەن ینی یارمەتی بدەن مانگانە خەڵکی کۆیە لە تێکۆشەرانی کۆیە هەوڵەدەن ینی یارمەتیکی بدەن کاکە زیادی کۆی هەوڵەدا یارمەتی بدە مامۆستا کەریم ئەحمەد ڕەتێکاتەوە کە خۆی بەو هەموو وینەی خۆیەوە کرێکایی دەکا مامجەلال زۆر بێعجابە باسی ئەم فتەیە لە ژیانی مامۆستا کەریم ئەحمەد دەکا ینی بیلەوە ناکاتەوە کە ئەمە لە حەزبێکی ترە کە منافسێتی بیلەوە ناکاتەوە کە ئەمە وەکو مامۆستایش خۆی سەیرەکە ئەمە دەرسی زۆر گەورەی هەر گەنجێک ئەمڕۆ وەکو جەناب لەگەر گەنجێک بخوێنێتەوە ئەگەر گەنجێک بخوێنێتەوە دەزانێت مامجەلال چۆن دەزانێت لە ژیانی سیاسی خۆ چۆن فەرقا لە نێوانەوەی کە احترامی کەسێک بگی لە عمرە لە تۆ ئەقدەمترە لە خەباتە لە تۆ کۆنترە و جیاوازی بکەیت لە نێوانەوەی کە ڕوانێکی جیاوازی هەیە لە تۆ لە حەزبێکی ترە چۆن احترامی بگری و چۆن لە هەمان کاتشا جیاوازیەکانی خۆت ئیدارە بدەیت یان مامجەلال یعنی قەت تەنازوی نەکرد لە پرەنسیبە فکریەکانی خۆی بەڵام ئەمەی تێکەڵ کردووە بە جۆرێک لە جۆرەکانی حورمەتگرتنی بەرامبەرەکەی ئەمە ینی ئەدەبی دیالۆگیش دەرەخە لە ڕاستیە بەڵێ بێگومان دوو جۆر نووسین هەیە لەسەر هەواڵ
مام جەلال ئەو نووسینانەی کە بۆ خۆی نووسیوێتی و بڵاوی کردوێتەوە و ئەو نووسینانەش یاخود ئەو لێکۆڵینەوەانەی کە لەسەری نووسراون ئیتر کاتی ئەوە نییە کە لێکۆڵینەوەی زۆر ورد بکرێت لەسەر کارکتەری مام جەلال وەکو کارکتەرێکی سیاسی وەکو ئەدیبێک وەکو نووسەرێک لایەنە ڕۆشنبیریەکانی ڕۆژنامەوانیەکانی خۆی دەبێ وا بکرێ ینی ئێستا مەسەن بۆ ناو ساڵ لە یادی کۆچی جەنابی مام جەلال لە مەسەل لە نەجەف وینێکی گەورەکرا لە دوێکی گەورەکرا بۆ هەموو لە جاجەکانی مام جەلال لە ئاستی عێراق گفتوگوی لەسەرکرا و هەموو ئەوانش دراساتن ئەکرێت دراسات ئەکادیمیشن دەکرێت وەکو کتێب بڵاو کرد ئێستا لەسەر کتێب لەسەر ماستەر دکتۆرا لەسەر جەنابی مام جەلال ئیشی لەسەر ئەکرێت و پێشم ئەوە بەرهەمی باشەیە بەڵام پێش هەموو شتێک لە ڕاستیە دەبێت ینی بەرهەمەکانی نووسینی جەنابی مام جەلال خۆی کۆکرێتەوە چونکە ئەگەر ئەو کۆکرایەوە ئێستا بۆ ئەم کتێبەکە کۆکرایەوە خەڵکێکە توانێت بێت دراسەیە بکات لەسەر مام جەلال لە ڕووی ڕۆژنامە نووسیەوە بۆ ئەوانەی کە لە ڕۆژنامەی کوردستان و ئیشیان کردکە ڕۆژنامەیەکی ڕۆژانەیە مام جەلال خەبەری نووسیوە ڕەگە پێتان سەیری مەسەن مام جەلال خەبەری لەسەر هەواڵێکی مەکتەبی سیاسی نووسیوە ینی نەیوتۆمە بڵێ من سکرتێری ئەم حەزبم ئەمەش کادری منە نەخێر ینی هاتۆ خەبەری نووسیوە لەسەر هەواڵەکانی خۆی هەواڵ فڵان کەس ئەم شتە باشەی کردووە و ئەمەش ینی بڵێن ئەم وەکو کوردستانی بڵاوی دەکەینەوە نادێ بۆ کوردستانی وەکو خۆی بڵاوی کردەوە لەبەرچی ڕەنگە هەموو مەرجەکانی هەواڵ نووسینی تێدا بێ وەر کەسێک کە دەیخوێن دەزانمە شێوازی نووسینی مام جەلال بەڵام وەکو سەحافیەک نووسیوەتی یانی توانین بڵێ ڕەنگە هەڵەی زمانەوانی تەبەن کاتی خۆی مام جەلال ڕاگەاندێکی سەرپشت کرد وەگەر هەڵەی زمانەوەی تای بەڵام کەمترین هەڵەی زمانی لە نووسینەکانی مام جەلال چونکە بە کوردیەکی ڕەوان دەینووسی ئەمە بێگرێ و کۆڵە بوو لەبەرەوە زۆر نووسینی تێدا هەیە کە یەکسەر دەزانانی ئەمە ئینی مام جەلالە دەزانی مەسەن بۆ ئەمە هی خۆیەتی نیوەی نووسیوە مەسەن بۆ هەواڵێکی کرد کاتی خۆی دنای کاکنەشوان هەندێک نووسینی تاوا کرێ بەڵام دەزانی ئوستوبەکان جاکەیتەوە و کەسانی کە دەخوێنەوە جایکەینەوە ئێستا دەبێ ئەمانە قۆناغبەندی بکەین مام جەلال لە گۆڤاری بۆ لە گۆڤاری ڕۆژی نوێ کە لە سلێمانی لە شەسەکان دەرەشوو مەسەن وتاری هەیە لێ وتاری هەیە بۆ نمونە لەسەر کۆماری کوردستان لە 1960 نووسێت لەسەر کۆماری کوردستان یان دراسێکی زۆر متەکاملە ئەبێ ئەمانە کۆ بکرێتەوە بکرێتە بەشی نووسینە کوردستانەکانی جەنابی مام جەلال مەسەن نووسینی کوردستانی چییە بەپێی قۆناغ و بەپێی هەلومەرجەکان مەسەن مام جەلال نووسینی هەیە لەسەر عێراق لەسەر سۆشیالیزم لەسەر دیموکراسی لەسەر هەموو مەفاهیمە سیاسیەکان لەسەر ژنان ئەگەر بمانێ پۆلینی کەنە و نووسینانی مام جەلال هەیەی لەسەر ژنان چێوەی نووسیوەتی و چێوەی وەکو خیتاب داوێتی لە مناسەبەکانێکی ژنانی کوردستانە تۆ دەتوانی بیرۆکێکی متەکامل لەسەر فکری مام جەلال لە بواری ژنانە بدۆیستەوە دەتوانی بیرۆکێکی متەکامل لەسەر فکری مام جەلال لە بواری خەباتی گەنجانە بدۆیستەوە لە بواری خەباتی کرێکاریە لە بواری لە باش تێگەشتن لە ئاسی دنیاە لە بواری سۆشیال دیموکراتە لە بواری لە زۆر بوارە ئەمانە هەبووی ئەبێ جارە پێش هەموو شتێک هەمووی کۆی بکرێتەوە بکرێن بە کتێب دوایەوە هەر ئەتوانێت مەسەن دامەزای سەرۆکزێڕ تاڵیبانی دەتوانرێ بە ئەتیباریەتی ئەو توراسە کۆ دەکاتەوە دەتوانێت پۆلینی بکاتەوە و دەتوانێت بیکاتە زنجیرە کتێبێکی بێپسانەوە باو بێتەوە چونکە تەواو نابێت بەڵام ئەوەی کە ناتوانێت بکرێت دەبێت دەست پێ بکرێت لەبەرە پێم وایە چەندێک گرنگە بوونی ئەم بابەتانە لەسەر پلاتفۆرمەکان یان لە ڕێگەی سایتەکانەوە ئەبێ هەبێ تەمان ئەبێ ئەو لە ڕاستی ئێستا ئەم بڵێن ئەم بنبەرە جیاجیانەی تەکنۆلۆژیا کەیسە پەیدا بوونە ینی نابێت لێ بترسین باکسەوە یارمەتیری زۆر باشدا بۆ بڵاوکردنەوەی بیرۆکەکانی جەنابی مام جەلال چونکە ئەم نووسینانە تێاتی زۆر کورتە تێاتی زۆر ینی فلاشی کورتی تدا ئەتوانی لە هەموو پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا لە پلاتفۆرم جیاجەکان بڵاوی کەیتەوە و تیاشێتی بڵێن بە تایبەتەوەی کە هەتا خەتی مام جەلال مەسەلەن هەندێک لەوانە دەستخەتی مام جەلال خۆی تێدایەتی هەندێکشی مەسەلەن ڕسمی تێدا مام جەلال کە کۆبنەوەی لەگەڵ دەسەن لە خاک لەگەڵ کورسات کردووە یان لەگەڵ کوردستانی لە سەرەتای دەرچوونی زۆر شت هەیە کە ئەتوانی ئەم دەسوسانە بکەی بە نمونەیەک وڵێ مام جەلال بەم شێوازە نووسێتی بەم ئوستوبە نووسینی کردەوە بەم ئوستوبە بۆ
هەواڵی ساسک نووسیبێتەوە یعنی زۆر شت هەیە دەتوانی بودەودا کۆم بکرێت و چاپ بکرێتەوە پێم وایە ینی بەرهەمێکی زۆر بەبەرکەتمان دەسەکرێت دەستەکانت خۆش بێ بە هیوای بەرهەمی زیاتر زۆر بەڕێستان عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دووبارە بەخێر هاتی زۆر سپاس بۆ